ئێستا ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لە ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 20 تشرینی دووەمی 2024 پێشکەش دەکەین. هێلین ئۆمید لە بەرنامەی تایبەتی تەلەڤیزیۆنی میدیا خەبەر بەشداری کرد و لەسەر پرسە هەنووکەیەکان هەڵسەنگاندنی کرد. هێلین ئۆمید سڵاوی ئاراستەی هۆپیشاندانەکانی کۆڵن لە پێناو ئازادی ڕێبەر ئۆجەلان و گربوونەوەکەی ئێلحکا لە دژی زەوتکردنی ئیرادا دەکرێت کرد و وتی گەر تێبکۆشین و بە پێداگیریەوە لە هەموو گۆڕەپانەکاندا هێزمان نیشان بدەین، گەر هەنگاو بۆ دواوە نەنین با شێوەی دروست بجوڵینەوە دەتوانین سیستمی قڕکردنی ئیمراڵی هەڵبوەشێنینەوە. ئێمە لە سەردەمی ئازادی داین و نابێت هەڵویستێک بگرینە بەر کە نەگونجاو و لە دواتر ببێت لەم سەردەما. هێلین ئۆمید هەروەها ئەوەی خسەڕوو کە دەبێت هەڵمەتی ئازادی لەسەر بنەمای ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان بە چالاکی دەوڵەمەندتر و فرەڕانگتر بەردەوام بێت و وتیشی دەبێت لە تورکیاش دەستپێشخەری ئازادی پێش بخرێت. لەسەر ئەو بنەمایە داوا لە ڕۆشنبیرانی تورک و وڵات پارێزانی تورک دەکەم، داوا لە ڕایگشتی دیموکراتیکی تورک دەکەم. بەڕاستی شتێک کە وەک دەستپێشخەری دەوڵەت باسی لێ دەکرێت هەیە و ناوێکی لەو جۆرەیان لێناوە. دەستپێشخەری دەوڵەت بە مەبەستی پاکتاوکردنە. ئێمەش دەڵێن لا پێناو ئازادی و دیموکراسی دەستپێشخەری گەل ساز بکەن. بەرگی سێهەمی مانیفێستۆی شارستانی دیموکراتیک لە نووسینی ڕێبەر ئۆجەلان مانگی تشرینی دووەم بە هاوکاری دەستگای چاپ و بڵاوکردنەوەی کاتالان دیسکۆنترۆڵ و دەستگای چاپی مەیمان بە زمانی ئیسپانی بڵاو کرایەوە. ڕێبەری گەلی کورد لە سۆسیۆلۆژیای ئازادیدا لە پێناو چارەسەری کێشە لە پێشینەکانی سەدەی 21 ڕێباز و ڕێگەچارە دەخاتە ڕوو. ڕێبەر ئۆجەلان لا کتێبەکەیدا بە ناوی سۆسیۆلۆژیای ئازاد بە ئامانجی هێنانەکایەی ئەڵتەرناتیڤێک بۆ مۆدرنیتەی سەرمایەداری کۆڵەکەی سەرەکی و بەرجەستەکانی مۆدرنیتەی دیموکراتیک لە بەرهەمە 520 لاپەڕەیەکەیدا خستوویەتە ڕوو. لە کتێبەکەدا 12 کێشەی بنچینەی کۆمەلگا پێناسە کراوە کە قەیرانی مۆدرنیتەی سەرمایەداری دەردەخات، وەک دەسەڵات و دەوڵەت، ئەخلاق و سیاست، مێشک و بیرکردنەوە، ئابووری، پیشەسازی ئەکۆلۆژی، ڕەگەزپەرستی، بنەماڵە، ژن و پرسی دانیشتوان، بەشاربوون، چین و توێژەکان، بروکراسی و ڕوتین، هەروەها پەروەردە و تەندروستی، میلیتاریزم و سەربازیگەری و لە کۆتاییشدا پرسی ئاشتی و دیموکراسی. ڕێبەر ئۆجەلان ئەوەی خستوەتە ڕوو کە ئەو کێشانە هەمویان پێکەوە بەسراونەتەوە و پەیوەندیان پێکەوە هەیە و یەک سەرچاویان هەیە، واتە دەوڵەت، دەسەڵات و کوشتنی کۆمەلگەیە. دەوڵەتی تورکی داگیرکەر و گروپە چەتەکانی کانتۆنی عەفرین و شەهبایان باچڕی تۆپباران کردو لە ئەنجامدا هاوڵاتیەک بریندار بوو. با گوێرەی ئاژانسی هەواڵی هاوار نیوز دەوڵەتی تورکی داگیرکەر و گروپە چەتەکانی گوندی حربەلی سەر بە کانتۆنی عەفرین و شەهبایان تۆپباران کرد. با گوێرەی زانیاریەکان لە ئەنجامی تۆپبارانەکاندا هاوڵاتیەک بە ناوی موستەفا عەبدوڵڵا بریندار بوو و تا ئێستاش تۆپبارانەکە بەردەوامە. تیمی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا با شێوەیەکی فەرمی پانکێشتی مەزلوم عەبدی و ئیلهام ئەحمەدیان لە ڕۆژاوای کوردستان کردووە بۆ ئامادەبوون لە مەراسمی سوێن خواردن و دەستبەکاربوونی ترامپدا. بە گوێرەی هەواڵەکان کە لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدەوە بڵاو کراوەتەوە و هەروها پێگەی پلاتفۆرمی تایبەتی دۆناڵد ترامپ سەرۆکی هەڵبژێردراوی ئەمریکا حکوومەتە نوێکەی دۆناڵد ترامپ بۆ ڕۆژی 20 کانونی دووەمی 2025 مەراسمی وەرگرتنی دەسەڵات وەفتێکی باڵای هێزەکانی سووریای دیموکراتیک و خۆبەڕێوەبەری دیموکراتیکی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بانکێش کردووە بۆ کۆشکی سپی. هەروەها لە هەواڵەکەدا ئاماژە بەوەش کراوە هەریەکە لە ئیلهام ئەحمەد و مەزلوم عەبدی ئەندامانی سەرەکی وەفتەکان بۆ ئامادەبوون لە مەراسمی سوێن خواردن و دەستبەکاربوونی ترامپ و ئەمەش دەوڵەتی تورکی زۆر نیگەران کردووە.
ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی قەسەدە ڕاگەیاند هێزەکانیان بەرپرسی هەوڵێکی چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیان داوەتەوە بۆ دزەکردن نێوگوندێکی ڕۆژاوای گرێسپی و لە ئەنجامدا 5 چەتە کوژراون. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هێزەکانی سووریای دیموکراتیک قەسەدە بە ڕاگەیاندراوێکی نووسراو ڕاگەیاندووە دوێنێ چەتەکانی دەوڵەتی تورک هەوڵیاندا دزە بکەنە نێوگوندێکی کانتۆنی فورات و بەرپرسیان درایەوە و لە ئەنجامدا 5 چەتە کوژراون و 4 چەتەش بریندار بوون. لە ڕاگەیاندراوەکەدا جەخت دەکەنەوە دوێنێ شەو چەتەکانی دەوڵەتی داگیرکەری تورک هەوڵیانداوە دزە بکەنە نێو گوندی عەبدۆک لە ڕۆژاوای گرێسپی و هێزەکانمان توانیان چەتەکان بخەنە نێو بۆسەوە و لە ئەنجامدا شەڕ ڕوویدا و 5 چەتە کوژران و 4 چەتەش بریندار بوون و بۆ ماوەیەک شەڕەکە درێژەی کێشا و دواتر چەتەکان هەڵاتن. هەروەها دەوڵەتی تورک و چەتەکانی بافڕۆکەی بێفڕۆکەوان و چەکی قورس باکوور و ڕۆژهەڵاتی سووریا دەکەنە ئامانج و تاوەکو ترس و دڵڕاوکێ لە نێو دانیشتوان بڵاو بکەنەوە و ناچاریان بکەن بە ئاوارە بوون. لە کانتۆنی ئەفرین و شەهبای ڕۆژاوای کوردستان با بۆنەی 25 تشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندەتیژی دژی ژنان پیاوان ڕێپەیوانەکەی جەماوەریان ئەنجامدا. با دەستپێشخەری کۆنگرەیستان لە کانتۆنی ئەفرین و شەهبای ڕۆژاوای کوردستان پیاوان ڕێپەیوانێکی جەماوەریان ئەنجامدا. لە ڕێپەیوانەکەدا محەممەد شێخۆ وتی ئێمە بە دروشمی بە فەلسەفەی ژنجیان ئازادی خۆت بپارێزە لە پاڵ ژناندا تێدەکۆشین و دەستکەوتە هاوبەشەکان دەپارێزین. هەروەها محەممەد شێخۆ ئاماژەی بەوە کرد با فکر و فەلسەفەی ئازادی ڕێبەرۆجەلان زێهنیەتی دەسەڵاتخوازی هەڵدەوەشێنینەوە و تەواوی کۆمەڵگا ئازاد دەکەین. کوری کوردستان لا چوارچێوەی چالاکیەکانی 25 تشرینی دووەم لەوان ئامەد و جوولەمێرگ چالاکیان ئەنجامدا. لە جوولەمێرگ با پێشنگایەتی تەفگەری ژنانی ئازاد تەژە لە چوارچێوەی چالاکیەکانی 25 تشرینی دووەم بۆ ژنانی زیندانی کارت نێردرا. لە بینای پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی ژنان کۆبوونەوە و کارتیان بۆ پشتگیریکردنی ژنانی زیندانی نرد. هەروەها شارەوانی توشبای ناوەندی هەبوونی بۆ پشتگیری ژنان کردەوە و هاوسەرۆکانی شاری وانیش هاوسەرۆکانی شارەوانی ناوچەکە و ئەندامانی ئەنجومەنەکان و تەژە و بەڕێوەبەرانی دەم پارتی لاوان و ناوچەکانی دەوروبەری و گەلێک ژن بەشدار بووی کردنەوەی ناوەندەکەی توشبا بوون. هەروەها هاوسەرۆکی دەم پارتی وان ڕایگەیان قەیوم هێرشە بۆ دەستکەوتەکانی ژنان و لە هەموو جێگەیەک ناڕزایەتی دژی قەیوم دەردەبڕین و لە پێناو ئیرادەی گەل تێدەکۆشین. هاوسەرۆکی شارەوانی توشبایش ڕایگەیاند دژی توندوتیژی هەزاران ساڵی سەرژنان یەک دەگرین. هەروەها لە ناوچەی بسمیلی ئامەد تەژە لە چوارچێوەی هێشتا قسەمان تەواو نەبووە و پێکەوە توندی تیژی ڕادەگرین لەگەڵ ژنان کۆبووەوە. لە کارگەیەکدا دەربارەی بابەتەکانی وەک نایەکسانی ڕەگەزی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی سەرژنان و جۆرەکانی توندوتیژی و مافەکانی ژنان و ئەو دامەزراوانەی کا ژنان لە حاڵەتی توندوتیژی دەتوانن سەردانی بکەن تاوتوێ کرا. بڵاو کراوەی هۆشیاریش بەسەر ژناندا لە بسمیلی ئاماد دابەشکرا. پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لا چوارچێوەی چالاکیەکانی هەفتەی 25 تشرینی دووەم ڕۆژی جیهانی بەرەنگار بوونەوەی توندەتیژی دژی ژنان کۆبوونەوەی فراکسیۆنی پارتەکەی لە پەرلەمان لە ئەنقەرە ئەنجامدا. هاوسەرۆکی گشتی دەم پارتی تۆلای حاتیم موغڵاری سەرەتا ئاماری ژنە کوژراوەکانی ساڵی 2024 بڵاو کردەوە و جەختی کردەوە بە پرسیارەتی کۆمەڵکوژی ژنان لە ئەستۆی سیستەمی پیاوسالاریە و تشکی خستە سەر کودتای قەیوم و ڕاگەیان قەیوم دوژمنی گەلی کورد و ژن و ئۆپۆزیسیۆنە و هێرشە بۆ سەر سیستەمی هاوسەرۆکایەتی و هەمزەمان دژایەتی زمانی کوردیشە. تۆلای حاتیم موغڵاری تشکی خستە سەر گفتوگۆکان دەربارەی چارەسەری پرسی کورد و وتی لێرەوە جەخت دەکەمەوە وەک دەم پارتی لایەنگری ئاشتێکی شکۆدارین لەسەر بناغی دیموکراتیک. بۆ ئەمەش پێویستە دەست بەجێ گۆشەگیری ئیمراڵی هەڵبگیرێت و دەبێت بەڕێز ئۆجەلان ئازاد ببێت. هەروەها حاتیم موغڵاری وتی ئێمەی ژنان لە هەموو جەیەکی تورکیا و کوردستان ئامادەکاریمان کردووە بۆ ڕژانە نێو شەقام و گۆڕەپانەکان.
لا 25 تشرین دوم با دروشمی پێداگرین لەسەر ژیانی ئازاد و یەکسان لە بەرخۆدان و سەرهەڵدان دژی توندتیژی پیا و دەوڵەت یەکدەنگین دەڕژێنە گۆڕەپانەکانەوە. ئاژانسی هەرانە بڵاوی کردەوە کە 978 ڕۆژە هاوڵاتێکی کورد بە ناوی پژمان مرادی خەڵکی ڕەوانسەری سەرباکرماشان لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ڕفێنراوە. هەروەها لە هەواڵەکەی هەران نیوز ئاماژەبەوە کراوە لەو ڕۆژەوە پژمان مرادی ڕفێنراوە هیچ زانیاریەک لە سەر چارەنووسی نییە. دەستنیشانیش کراوە کە چەند جارێک ماڵباتی پژمان مرادی بە دوواداچوونیان کردووە و زانیویانەکە لەلایەن سوپای پاسدارانی ئێرانەوە ڕفێنراوە و لە زیندانی سنەیە. پژمان مرادی لە مانگی ئاداری ساڵی 2022دا لەلایەن هەواڵگری سوپای پاسدارانی ئێرانەوە ڕفێنراوە. هونەرمەندی گەورەی کورد ئیبراهیم قادری ژیانناوایی کرد. میدیاکانی ڕۆژهەڵاتی کوردستان بڵاویان کردەوە هونەرمەندی گەورەی کوردی خەڵکی شاری مەهاباد ئیبراهیم قادری بەهۆی نەخۆشیەوە کۆچی دوایی کرد. لە هەواڵەکەدا هاتووە هونەرمەند و گۆرانبێژی دیار و گەورەی کورد ئیبراهیم قادری لە تەمەنی 90 ساڵیدا لە شاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستان کۆچی دوایی کردو. ئاماژە بەوەش کراوە ئیبراهیم قادری بەهۆی نەخۆشیەوە کۆچی کردووە. شایانی باسە ئیبراهیم قادری هونەرمەندی ڕەسەن و دیاری بواری فولکلۆر و هونەری ملی کورد لە دایکبووی ساڵی 1934 و خەڵکی گوندی عیساکەندی سەرباشاری مەهابادی ڕۆژهەڵاتی کوردستانە و لە تەمەنی 90 ساڵیدا کۆچی دوایی کردووە. خوای لێ خۆش بێت. بەم جۆرە گەیشتینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان بمێنن لە خێر و خۆشیدا.